ئەو ناڕەحەتەی کەوا دێتە ڕێگات ئەوەش عەدلە، ئەوەش دادپەروەری خوایە، ئەوەش حیکمەتێکی تێدایە. بەس دوو گوناه هەیە زۆر لێیان بترسە. تەنها دوو تاوان لەم دنیادا بە عەدلی خوا بە حیکمەت و کاربەجێیی خوا سزاکەیان وەردەگری. هەر کەسێ ئەم دوو تاوانی تێدا بێ ڕەبی خوا لە هەردووکیان بامپارێزی، دڵنیا بە ناگەیەنی قیامەت. ئەم دنیاە یەکسەر خوا نیشانت دەداتەوە، چەندت کردبێ، چەندە ئازارەکەت بە بەرامبەر گەیان بێ، یەکسەر بۆشت دێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە ئیمام ئەحمەد ڕیواەتی کردو، ئیمامی طەبەرانی ڕیواەتی کردو و شێخ ئەلبانی لە صەحیحە و لە صەحیحی جامیعیشا دەفەرمێ صەحیحە دەفەرمێ اثنتان وفي رواية بابان يعجلهم الله في الدنيا قبل الآخرة. دو دەرگا هەیە هەر کەسێک کە لەو دوو دەرگایی دابێ، دوو کار هەیە هەر کەسێ ئەم دوو کارەی ئەنجام دابێ، يعجلهم الله في الدنيا قبل الآخرة. خوای پەروەردگار هەر لەم دنیادا پێش ڕۆژی قیامەت تۆڵەی لێ وەردەگرێتەوە، سزاکەی پێدەکێشێ. یەکەمیان ئەلبەغی ئەی ئەڵظولم، ستەمکردن. هەر کەسێ ستەمی لە کەسێک کردبێ دڵنیا بێ ناگەیەنێتە قیامەت. دووەمیان وعقوق الوالدین، تەزاندنی دڵی دایک و باوک، زوخاوکردن بە دڵی دایک و باوکێکی دڵسۆزی بەڕەحم کە هەموو ژیان و ماڵی خۆی بە قوربانی تۆ دەکات، کەچی وەفاکەت بۆی ئەوە بێ لە جیاتی زەردەخەنە بخەیە سەر لێوی و تۆڵێ ئەو هەموو زەحمەتەی بۆ بکەیەوانێ فرمێسک بە چاوی بێتە خوارەوە بەهۆی تۆوە. دڵنیا بە خوای پەروەردگار بە منداڵەکانت تۆڵە لێ دەکاتەوە.